ئەڵێ مامۆستا تێڕوانینت چییە بۆ law of attraction واتە یاسای کێشکردن؟ ڕاستیەکەی من کێشەم لەگەڵ ئەم یاسایە هەیە. یەکەم، ئەم یاسایە عیلم ناتوانێت بیسەلمێنێ بە هیچ شێوەیەک. دووهەم، ئەم یاسایە هەندێک کێشەی هەیە لەگەڵ عەقیدەی ئیسلامیە. یاسای کێشکردن لەکوێ کێشەی هەیە لەگەڵ عەقیدەی ئیسلامیە؟ ئێمە لە عەقیدا باوەڕمان وایە کە خوای گەورە ویستی بۆت بکە بۆتەکە و نەیویست بۆت بکە هەموو جن و ئینس کۆبنەوە ئەو ئیشە بۆ تۆ ناکە. جەماعەتی یاسای کێشکردن ئەڵێ دانیشە بیرکەرەوە خۆی بۆتە بێ. ئێمە غەڵەتە، وانییە. خوای گەورە ئەفەرمێ هیچ شتێکتان بۆ نابێ ئیلا بێ وسعی تیابێ، یعنی هەوڵی تیابێت. ئەوان ئەڵێن نەخێر، دانیشە بیرکەرەوە قەناعەت کە ئیتر خۆی ئەبێ. ئێمە قسەیەکە نە عیلمیە، یعنی نە لەگەڵ عیلمە ئەم قسە یەکەگرێتەوە نە لەگەڵ دینە یەکەگرێتەوە. ئەی چۆنە؟ من ڕەئی من لەسەر یاسای کێشکردن ئەمەیە. جاری وا هەیە حەزت بە شتێکە، خوای گەورە بۆی ئیمتیحانکە ئەو شتە بۆکە. جاری وا هەیە حەزت بە شتێکە، خوای گەورە بۆی ئیمتیحان بکە، حەزەکە بێنێتە زی و یاسای کێشکردن خاڵی دووەمی ئەوەیە تۆ ئەگەر زۆر بیرت لای شتێ بێ، زۆر حەزی لێ بکەی، دایمە لە خەیاڵ تا بێ، وێنەکەی لات بێ. بۆ نمونە تۆ حەزت لە ئۆتۆمبیلێکە، ئیتر زۆر جار سەیری ئەکەی، ڕەسمەکەی دابەزێنی، سەیری ڤیدیۆکەی لەسەری، ئەمەی کە تۆ ئەیکەی تەئسیر لە مێشکت ئەکا، مێشکت هەوڵەیە ڕێگایەک بقۆزێتەوە، هەلێ بقۆزێتەوە بۆی ببی بە خاوەنی ئەو شتە. ئێستا هیوا هەیە دایمە بیری لای ئەوەیە چۆن زیرەک ببێ. ڕۆژە لە ڕۆژان ڕکلامێکی ئێمە بینی یەکسەرێ بەدەمی بەشداری دەورەکەکە. ئەمە نامینانین یاسای کێشکردن و کەون و نازانم ئەم شتان. نا، تۆ مێشکت ئامادەکەی وەکو چۆن کەسێک برسیەتی کە برسی و بوو حەل لە خۆتۆ بە دوای خواردنە ئاگەڕی، یعنی بیر لای خواردنە. مەسەلەکە ئەوە نییە کە برسیت بوو بیری لای خواردن بوو ئیتر هەموو کەون و یاسای کێشکردن و زەوی و قانونێکی کەونی خواردنەکە بێنێتە بەردەم تۆ. ئەیخۆ هەیە لە بیابانە بە لە برسان بێ، وانییە؟ یاسای کێشکردن لەگەڵ زانستە زۆر نایەتەوە، لەگەڵ عەقیدەی ئیسلامیش نایەتەوە، بەڵام ناژڵێ هەرگیز شتی وا نابێت، چونکە لەم دوو ڕۆ ئەبێت. یا ئەوە تا زۆر بیری لێکەیتەوە خوای گەورە بۆی منەت کا بەسەرتا بۆتەکا لەم دنیا، یان ئەوە تا لەبەری ئیعازت زۆر یاوە بە مێشکت هەست بە شتەکە ئەکا. یعنی بۆ نمونە وەکو چۆن کەسێ برسیەتی هەر هەلێکی خواردنی بۆ هەڵکەوێ ئەخوا، بەسەکە تێدەگوێی لێ نییە. تۆ ئەگەر تینوت بێ هەلێکی ئەو بۆ هەڵکەوێ ئاوێ بخۆیتەوە ئەی خۆیتەوە، بەڵام ئەگەر تینوت نەبێ و بیرت لای نەبێ شوێنەکە بەجێڵی دوایڵێ وەڵاهی من خۆزگا لەو شوێنە ئاو هەبوو بگەڕامە تۆزی ئاوم خواردایەت. کەواتە یاسای کێشکردن کێشەی لەگەڵ زانستەیە، کێشەی لەگەڵ عەقیدەی ئیسلامی هەیە. تەنها لەم دوو ڕۆی باسم کرد، احتیمالی هاتنەندی هەیە، ئەویژەوەیە مێشکت ئەبێ مشوری ئەخوا. باشە، مشوری ئەخوا. ئەگەر تۆ شتێ ببینی گوێی نەیتێ، ئەگەر بیرت لێ کردوێتەوە پێشتر گوێی ئەیتێ، سەرنجی بەدەمیەوە. ڕێمە شتێکی سایکۆلۆژی و طەبیعیە، هیچ کێشەیەکی